بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان خۆشحاڵین کە لە شەوێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەم شەوە پڕخێرانەدا پێتان گەیشتوونەتەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە سیگەوهەرەوە ئومێد دەکەم کە بەرنامەی ئەم شەویش جێخواست و ڕزامەندی ئێوە بێت و بتوان تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن بێگومانەمەش بە هاوکاری هاوکارانمان کاک گۆران و هاوکارانمان لە پشت کامێرە و کۆنتڕۆڵ هیوای شەوێکی باشتان بۆ خوازیین. سڵاو لێ بێوەنێ سپاس بۆ تۆ خۆشەویستانم سڵاوی خۆی گەورەتان ئاڕاستە ئەەکەم خۆی گەورە مانگی ڕەمەزان بکاتە خێر و بەختەوەری و ئاسوودەیی نێودڵەکانمان بیکاتە بەختەوەری خێزان و هاوسەرەکان خۆی گەورە مانگی ڕەمەزان بکاتە مای خۆشی و بەرەکەت و ئاسوودەیی بۆ هەموو موسڵمانان بەگشتی و موسڵمانانی کوردستان بەتایبەتی لە شەوێکی تری پرۆگرامی سیگەوهەر لەگەڵ ئێوەین لە خزمەتتانین بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی گرنگ ئەویش ڕەمەزان چۆن بکەینە دەرفەتێک بۆ زیاتر خۆشەویستی نێوان هاوسەران بە میوانداری زۆر بەڕێزان دکتۆر بەختیار تاڵەبانی ڕایەنەر و ڕایوەشکار لە بواری خێزانی مامۆستا هەڵاڵە محەممەد بانخواست مامۆسایان زۆر بەخێر بێت. کاگۆران تۆژە بچینە لای میوانەکان ئاماژەیەک بە سپۆنسەرەکانم بم پۆشاکانی من بە سپۆنسەری باخان حیجاب لە بازاڕی یاوباری کە لە نهۆمی دووەم دوکانی ژمارە 1920 ئەتوان سەردانی بکەن و هەروەها لچکی MK کە لە سەر و مزگەوتی گەورەوەیە لە دوکانی ژمارە یەکەم ئەتوانن ئەوش سەردان بکەن و هەروەها جانتە پێڵاوی ئەلوان لە کازمۆڵ نهۆمی یەکەم دوکانی ژمارە 48. ئەزیزانمان ئێمە چین لای تەوەرەکانمان و باس لە گرنگی مانگی ڕەمەزان دەکەین چۆن بیکەینە دەرفەتێک بۆی کە خێزانەکان بێک و کۆ بکەینەوە و لە نێوی ژیاندا بیکەینە دەرفەتێک بۆ زیادبوونی خۆشەویستی لە نێوانیانە. بەم بەسەش دەچین لای میوانەکانمان بەخێربێنەوە دووبارە. زۆر سپاس سەرکەوتن. کاکتۆر کاتێک باسی هاوسەرانەکەین گرنگە لە سەرەتای دەستپێکی ژیانی هاوسەرداریەوە ئەم بابەتە باس بکەین چۆن ئەم خۆشەویستیە پێکەوەڕێ هەر لە یەکەم هەنگاوە چۆن توانین لە وشەی هاوسەرگیریەوە دەست پێ بکەین هەر لە کەلمی هاوسەرگیریە واتە چۆن پرۆسەیە کە هەر یەکەی چمکێکی دەگرێت هەر کاتێک توانرا ئەو دوو هاوسەرگیرە هەر کاتێک توانرا توانەکان تەوزیع بکەن ئاستەکان تەوزیع بکەن بیرکردنەوەکان تەوزیع بکەن هەر کاتێک توانرا لە یەکتری زیاتر تێبگەن ئەم دوو ژن و مێردە ڕوئیای یەکتری بیر و بۆچوون یەکتری ئەفکاری یەکتری حەزەکان خولیاکان لە یەکتری نزیک بکەنەوە کەواتە دەتوانێت هاوسەرگیریەکی زۆر باش و چاک و مەزبوطە بێت تۆ دیقەت بدە کاتێک کە شتێک هەڵەگریت ئەگەر بێت ویکیان زۆر بەرز بێت هەر دەخزێت ئەگەریکیان زۆر نزم بێ هەر خراپ ئەگەریکیان زۆر پاڵ بنێت یانیکیان زۆر شلی بکات کەواتە بزدەبێت بۆیە ناونراوە کوردەواری زۆر جوانی ناو هاوسەرگیری بۆیە هەر کاتێک ژن و مێرد توانیان لە ئاستی یەکتری جا ئەمە ڕەنگە قسە زۆر هەڵگرێ بە درێژایی بەرنامەکە باسی دەکەین لە ڕووی داراییەوە لە ڕووی حەز و خولیاوە لە ڕووی خۆشەویستیەوە لە ڕووی ئایدیا و لە ڕووی دینەوە کە دوایی ئەکرێ باسی بکەین لە کاتی مانگی ڕەمەزان و لە کاتی بۆنەکانە دەست پێ دەکاتێکیان زۆر ئاستێکی بەرز بیرەکاتەوە بە ئاستێکی قیامەتی و بە ئاستێکی وە کۆڵێ مەلایکە ئاسا بیرەکاتویەکیش زۆر بە دنیایی و لە گەرمەی ڕەمەزان ئەڵێ سەر نەڕۆی کەباب و دایسی بدەیت و وە کۆڵێ دەبڵ بخۆیت و تەرتیبات و سەرەکەی شێوازی بیرکردنەوەکان جیاوازن نەرزەکان جیاوازە بۆیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خێزان و خانەوەدەوە لە ڕووی حەز و خولیاوە ئەمە بە دڵنیایی و هاوسەرگیریەکی سەرکەوتوو دەبێت وە سەرەتایەکی زۆر باش و چاک و مەزبوط دەبێت. زۆر باشە مامۆستا هەڵاڵە دووبارە بەخێر بی سۆلێر ئاوادان کردەوە چۆن وا بکەین نێوانی هاوسەران خۆشتر بێ ڕەمەزان چ دەرفەتێکە بۆ ئەمە ڕەمەزان چیمان پێڵێ لەبارەی خۆشویستنی هاوسەرانەوە بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بە بۆ بەرنامە جوانە ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت و تاعات و عیبادەت قبول طبعا خێزان یەکێکە لەو یەکە زۆر گرنگانی کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی زۆری پێداوە مانگی ڕەمەزان دەرفەتێکی گەورەیە بۆ بەخۆداچوونەوە و بۆ ئامادەسازی بۆ تەبایی بینی ژن و مێرد ئەگەر من ئاماژەی پێ بکەم چەند هەنگاوێکی گرنگ هەیە بۆ ئەوەی کەوا لە ڕەمەزانە زیاتر باشتر چونکە ڕەمەزان هەمومان زانی قوتابخانەیە ئەو مانگە ئەبێتە قوتابخانە بۆ هەموو تاکەکان بەتایبەتی بۆ خێزان طبعاً تاکیش خێزان پێکەهێنێ ژن و مێرد لە ناو خێزانە ئەتوانن بیخۆزنەوە زۆر بە جوانی و بڵێن ئاوەدانی کەنەوە چۆن ڕۆح ئاوەدانە بێت و خێزانیش بەو شکڵە ئاوەدانە بێتەوە یەکێک لەو هەنگاوانی کە زۆر گرنگە باسی محیبەت و خۆشەویستیە کە ئەم ژن و مێردە هەر لە سەرەتای هاتنی مانگی ڕەمەزان و پەیمان بدەن بە یەکتر
عقدێ لەگەڵ یەکترا بکەن کە ئەم مانگە بکەنە مانگی تەبایی و ئاشتبوونەوە. طبعاً ئەبێ پێش کاتی سەرەتای هاتنی مانگی ڕەمەزان بەرنامە ڕێژی بکرێ بۆ کۆمەڵی بەرنامە، چۆن کەسێ ئەچێ بۆ سەفەر شەودانشی ئەچێ بۆ سەیران چی بکڕین و چی بخۆین و چی بەرین و هەمووی حسابەکە بۆی ڕۆژێکی خۆش بەرێتە سەر، بۆی مانگێکی جوان و مانگێکی تەواو و مانگێکی پرخۆشەویستی و تەبایی بێ ئەبێ پێش هاتنی مانگی ڕەمەزان خێزان کۆ ببێتەوە. ئەگەر مناڵ هەیە مناڵیش مشتەرەک ئامادە بێ لە دانانی ئەو بەرنامە و پرۆگرامە. پرۆگرامەکانی ژیانی خۆیان دابنێن بۆ ئەم ڕەمەزانە چۆن بکەن و چی بکەن. یەکی لەوانی کە زۆر ئیشی لەسەرکەن خۆشەویستی بەخشینە بە یەکتر. من زۆر جار ئاماژەم پێ کردو ژن و مرد زۆر گرنگە مادەم بڕیاریان داوە بە یەکۆ بن و کاکتۆر ئاماژەی پێکرد مادەم هاوسەری یەکترن مادەمێ بە تەوازون ئەو شتە هەڵگرن کەواتە ئەبێ زۆر حساب بۆ یەکتر بکەن. یعنی لە کاتێکە ژن حساب بۆ مێردەکەینەکە وردە ئەویش نایکا بۆ ژنەکەی، بەڵام کاتی هەردوو لە ئەم باڵانسە ڕائەگرن ژیانێکی زۆر خۆشە بن بەڕێوە. بۆی خۆشەویستی هەوێنی ژیانیانە. ئەگەر کەسانێکان باسی خۆشەویستیەکەن پێش ژیانی هاوسەری هێشتر لە خۆشەویستی تێنەگەشتون، هەتا نەچنە ناو ژیانی هاوسەری نازانن خۆشەویستی حقیقی کامەیە. ئەوەی تر هەیە هەمووی ئەفسانە، یعنی هەمووی شتێکی خەیاڵیە هەیە. بەڵام کە ئەچێتە ناو خێزان چونکە لە خێزانە بەریەککەوتن دروستە بێ، دەنگ بەرزکردنەوە دەنگ نزمکردنەوە دروستە بێ. بەڵام کاتی ئەم دوو کەسە لە یەکتی ئەگەن کاتێ بەیەکۆ دانیشن بۆن من ئەم بەرنامە ڕێژی ئەکەن یەکێ لە خاڵە هەرە گرنگەکان ئەم ڕەمەزانە بە خۆشی بەرینە سەر. مناڵەکانمان چۆن لەم ڕەمەزانە ئامادە سازکەین بۆ ئەم مانگی ڕەمەزانە. کاتێککە یەکەم هەنگاو ئەمە ئەنێ ئیشەکانی تریتر وردە ئاسانە بێت. ئەنی ئەو قورسایی کە دروستە بێ من بە حکمی ئەوەی کە وەکو بانکخوازێ وەکۆی کەەوە شەرعزانێک کە ئەوەنەی خەڵک لە مانگەکانی تر کێشەی هەیە لە مانگی ڕەمەزانە کێشە هەستی پێ ناکەی. شڵە بەرداوامە بین لەگەڵ تا هێنەوەلات ئەو پرسیارە بکەم لە کاک دکتۆر کە ڕەمەزان تایبەتمەندیەکی خۆی هەیە مانگێکە، یعنی هەموو ستایلی ژیانت ئەگۆڕێت کاتی هەستانت خەوتنت، یعنی وەکو مامۆستا هەڵاڵش ئاماژی پێکرد تا چەندێک گرنگە ئامادەکاری خێزان و ئەم تایبەتمەندی چۆن لەگەڵ ژیانی خۆیانە بگونجێنن کە نەبێتە شپرزەی بۆیان بەڵکو ببێتە هۆکارێک بۆ زیاتر کۆبوونەوەی ئەم خێزانە و زیاتر دەرفەتێک بۆی کە هەماهەنگی خۆشەویستی لە نێویانە زیاد ببێت. جوان تەمان یەکێ لە بنەماکانی سەرکەوتنی خێزان ئەوەیە کە بۆ هەر مناسبەیەک بۆ هەر ڕووداوێک لە ژیانیانە پرۆژە و بەرنامەی خۆیان هەبێتەوە. خاڵ یەکەم زۆر گرنگ و مهمە مناسبە و بەرنامەکە عیدین میلادێکە، سەفرەیەکە، سیاحەتێکە، هاتنەوەی خوشکێک یان برایەکی ژنەکە یان پیاوەکەیە، ئەمرەیەکی پیاوەکە و ژنەکەی مهم بۆ هەر مناسبەیەک ینی سەرکەوتوتنی خێزان و خانواده ئەوەی پرۆژە و بەرنمەیان هەیە شتەکان هەروە بە سوپرایز بەڕێ ناکرێت چکە هەروە بەرهەڕەمەکی نابێت. مانگی ڕەمەزان چێکە لەو مانگانی کە کەم نییە، یانێگە زەرب و تەقسیمی بکە یەک لەسەر 12 ساڵەکات، یەک لەسەر 12 عمرەکات. ئەگەر بێت و ئەم ژن و مێردە لە 25 ساڵیەوە هەتا 40 ساڵ 50 ساڵ 6 ساڵ پێکەوە بنکاتە یەک لەسەر 12 تەمەنیان لەو دقەی زەواجەکەنە تا ئەو دقەی دەمرن یەک لەسەر 12 لەم پرۆسیان کە بریتێ لە پرۆسی مانگی ڕەمەزان کە 30 ڕۆژێکە. 30 ڕۆژی مانگی ڕەمەزان ئەگەر بێت و ژن و مێرد بەرنامە و پرۆگرامێکیان هەبێت لە چەند ڕوویەکە ئیسفادەکەن. خاڵ یەکەم ئەو بەڕێزانی کە سەیری بەرنامەکەمان دەکەن زۆر جاڵێ زۆر جار دەبیستم دکتۆر خێزانم وەکو پێویست دیندارن یان بەعکسەوەڵێ پیاوەکەم وەکو پێویست دیندارێک. کاتە مانگی ڕەمەزان زۆر گرنگە یەکتری دیندار بکەین چونکە هەر خۆی پرۆسەکە نزیکە لە دینداری و باسی خوا و پێغەمبەر و نوێژ و تاعەت و عیبادەت و نزیکین لە بەرماڵ و لە سیواک و لە خورما و لە ئەڵڵاهو ئەکبەر و یان لە ژیانیا ئەو پیاوەی کە ئەو بەڕێزەی کە سەیری بەرنامەکەمانەکە لێرە یان لە دەروی وڵات لەوچێ لە ژیانیان پیاوە شتێک نەبێ بە ناوی یەک دقە بزان بانگی دا یان نەدا. ئێستا بە ئیجباری ئاوە 6 و 10 دقە هەمووی گوێی کردو بۆ ئەڵڵاهو ئەکبەر. کاتەوشی ئەڵڵاهو ئەکبەر لە ماڵەکانە وجودی هەیە و بوونی هەیە لە بەیانی لە نیمەڕۆ ئێوارەمە. خاڵ یەکەم. خاڵی دووەم مانگی ڕەمەزان چێکە لەو مانگانی کە ئەتوانم بڵێم هیچ مانگێک نییە لێرەش و لە دەرەوەی وڵاتیش کە سفرە ئاوا کۆبێتەوە و خێزان کۆبێتەوە. کامەش بە خۆی گرنگە. ئافرم بۆ دایک و باوکانی کە ئاگایان لێمەڕەکە دوانم لە جامعەیە و دارم لە فڵان و ئەوی تر حەزی لە پێزا و ئەوی تر حەزی لە شاورمە و ئەوی تر تەلەبەی داخلی و مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەم مانگی ڕەمەزانی بیزات ئەم جاری کە تێکەوتونە زۆربەی کات زانکۆ نییە، پەیمانگان نییە، قوتابخانەکانی کەواتە خاڵی دوم زۆر گرنگە و کۆبوونەوەی سەر سفرە بۆ خۆی نیعمەتێکی زۆر گەورەیە. یان زۆر جارێمە لە کتێبە پەروەردیەکان و لە
کتێبە دەروناسیەکان خوێندومات و هیچی تامی ئەوە نییە خواردن فیس تو فیس یعنی چێک لە ماڵ و نانێکە خواایکی تر لە بازار نانەخوا سەر سفرەکە یەکەم تایمە بەخۆی زۆر گرنگە مەسەری کات دووەم حیواری تایە گفتوگۆی تایە سێم ڕاگۆڕینەوەی تێدایە چوارم ئیسراحەتێک و ڕستێکی تێدایە پەلەپەلەی تێدانی و کە بڵێ بێت و بڕۆوانە و ئەمەش بخۆی خاڵێکی زۆر گرنگە خاڵی سێم ڕێگایەکی تری تازە هەیە بۆ مانگی ڕەمەزان بۆ ئەو خێزان و خانوادەیشەوەی کە تۆ بتەوێ و نەتەوێ ئۆتۆماتیکیان لە نزیکی گەڕەکەت یان تەراوی حەیە یان وتارێکی مزگەوت هەیە ئەمە وەکو جارانی نیە سەستا ئافرەتێک لە بۆ من تەلەفۆنەکڵە ئەڵە دکتۆر پیاوەکەم زۆر دیندارنی لە ڕانێ لە قەڵازیڵم کاکە جاجاوی بۆ دەرزوو دەورە دکتۆر دەرزەکان تۆش نایێت ئەڵێمە بەلای ژنە داعشکێنێت بەس ئێستا وان نییە یان ئەڵێ بۆ نمسن تااقەتم نیان فڵە بەس نا ئەم پیاوە بەڕێزە بۆ خۆی و بۆ مناڵەکانی بۆ خێزان و خانوادەی یان زۆر ئاسانە پیاوەکە بڵێ ژنەکە خۆتان کۆکەنە بۆ نوێژی عیشا ئەچین بۆ مزگەوت ئەو بۆ بەشی ئافرەتان خۆی بۆ بەشی پیاوان کاتەمەش خاڵێکی تر زۆر گرنگ و خاڵی چوارم کە گرنگە لە مانگی ڕەمەزانە بتێ و نەتەوێت تەلەڤیزۆن و رادیۆکانی کوردستان دوور و نزیک بە ئەلمانیەکانیشەوە ناتوانێت لی دەرچێت نزیکە لە دینەوە هاتە ئەوش فرسەتێکی زۆر گەورەیە بۆ مەرجەی خۆمان تێکمان نەدابێت ئەی برادێک باسی کەوتی دکتۆر بەخوا لە ڕەمەزانش نێتفلێکس خۆش بێ ئێمە سەیری هیچ ناکەین سەیری بەنامێکی خۆش ناکەین باواتون سەریشتەوە تریان پیاوەکە تێکی داوایان ژنەکە بە دیار ئەلقاڵقەیەکەوە بە دیار ئینێکەوەیە بۆیە وش خاڵێکی تر زۆر گرنگ و میمە بەردەوام وتار حازرە سیمینار حازرە چالاکی حازرە کەس نازانێت لەعلە بەرنامەیەکی پەروەردەی پیاوەکە چاکژنەکە چاکات مناڵەکان چاکە خاڵی پێنجەم کە درێژی نەکەم پێم وایە قسەت هەیە ئەوش ئەوەیە کە ناو مانگی ڕەمەزان جەوێکی زۆر گرنگ و مویمە بۆ هەندێک پەیوەندی کۆمەڵاتی کە ئەویش دوور و نزیک پەیوەندی بە دینەوە هەیە داوەتێکی مزگەوتە داوەتێکی بۆ نمونە ئیفتارێکە پیاوەکە ئەڕوات یعنی من لێرەوە ڕێزم بۆ هەیە ناوی نانم برایەک جارێکی وتی کاکتۆر ئەم خواردنانەی جاجار و بۆ خۆشی جارێک لە شوێنش لە فاسولە برنجێک ماخۆتی دکتۆر فاسولە برنجە بەکەم مەزانن سوێن و قورئانی خواوتی من فاسولە برنجێکی ئاوا هیدایەتی داوە باسی چەندەکانەوە 2000ەکە کە چۆن لەگەڵ هەنێ برادرە و توانن کاکە جەوێکەیەوە نییە بڕغیتونکردنەوە دایزدانێکی بۆ نای بڕۆین وتی بەنیەتی دایزدان ڕۆشتم چوم و شوێنێکە و بزڵ بنازم ڕابیتە کردێتی چی کردێتی و ئەزیزانە وتی کە چوم لە ئێوە خەڵکێکم ناسی دوایی هێواش شێواش دەرزێک دەورێک فلانێک ینی تەسەور بکە جاروای فاسودا برنجێک بۆیە ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و بۆ خۆت بۆ منداڵەکەت بۆ خێزانت ئێمەی پیا و ڕێگەی خێزانمان بدەین پێکەوە چەند ئافرەتێک ئەڵەن ئیفتارێک پێکەوە بین خۆمان ژوەکو ژنومێردەکان ڕێگەی بە مناڵەکانمان بدەینەڵێ باوە ئیفتارێکی لە مزگەوت ئیفتارێکی لە براگەڵ برادەرەکانمە پێکەوە لە شوێنێک کۆ دەبین بۆیە هەموو ئەمانە من قەناعەتم وایە فرسەتێکی زۆر باش و چاکە بۆ هیچ یەکێک لە ئێمە بەوانەی کشی کە دیندارین و باگراوندێکی دینین مانکانێتی ڕەمەزان لەبەر ڕاوەدینار و ژیان و گوزەران خاڵە نەبکەین مامۆستا هەڵاڵە لە قسەکانی دکتۆرە هەندێشتم خوێندەوە ئەو خۆشت لە سەرەتای قسەکاندا باس لەوە کرد یعنی 11 مانگی ڕابردوو زۆرترین کێشە ڕووەدا لە بینی خێزانەکانە بەڵام ئەم مانگە کێشەکەمە کەم پەیوەندیتان بۆیەت یعنی کاکتۆر باسی هەندێشتی کرد کە یعنی لە زۆرێک لە ماڵەکانە دەنگی قورئان ئەبیستین یعنی هەمومان دانیشتوین بە دیار بەڕاستی تەفسیر و بە دیار شتی ئاینی و بە دیار وتاری بە چێژی ئاین و ئەم شتانە ینی پێدوانی ئەمانە هەمووی بەرەکەتن لەم مانگەیە بۆ ئەوەی کێشەکانیش کەمتر بێتەوە ینی لە مانگەکانی ڕابردووە ڕەنگە بەم شێوەیە نەبێ ینی کەسمان دانیشتەوەمان پێکەوە لەسەر سفرێکەوە بینەوە ئەمانە هەمووی بەرەکەت دین بۆ ئەوەی کێشەکانیش کەمتر بێتەوە بەتەکید مانگی پیرۆزی ڕەمەزان طبعاً بۆ باڵاکردنی بەهاکانی ئینسانە بۆ بردننی ئینسانە بۆ پلەبەرزەکانی مرۆڤ بوون یعنی کاتێک کە خی پەروەردگار مانگی ڕەمەزان ئەبەخشە بە ئینسان بۆی کە ئەفەرمێ لەعلەکم تەتەقون حکمەتەکەیەوە بۆی کەوا باڵا بکات بۆی کە خۆی دوورگیرێ لە خراپەکان لە ئەو شتانەی قەدەغە کراوە کاتێ پیاوێک کە ئەزانێت تووڕەبوون لە مانگی ڕەمەزانە زەرەر لە ڕۆژۆکەیەدا قسەی ناشین وتن لە ماڵۆ زەرەر لە ڕۆژۆکەیە داخر خۆ خەڵکە وازانێ و فەرمودەی کە ئەفەرمێت کە تۆ بە ڕۆژوو بی نابێ قسەی ناشرین و نابێ مەسەلەن مناقەشەی ناشایستە و نابێ مەسەلەن جوێن بدەیت و نابێ کردەوەی خراپکەی هەر بۆ دەروێ لە ماڵیشۆ هەر وایە کە پیاوێک کاتەوە مەسەلەن خانمەکەی ئەبینێ سڵاوێکی لێکە لە جاتی ئەوەی مەسەلەن کاتی تر لەوەی بێتەوە بە تووڕێی و بێتەوە بەڵام کە ئێوارەیەتەوە ئەزانێ خانمەکەیشی لە ماڵ و هەموو ئێوارەیەک و کاکتۆر ئاماژەی بکردکەیەکێک لە بنەما گرنگەکانی خۆشبەختی ناو خێزان سی ئێواری ڕێک ئەم خێزانە بێک و کۆ ئەبێتەوە کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ خێزان کە دانیشتن بێک و بەرامبەر بە یەکتر گۆڕینەوە ئاڕاکان ئەمەوە ئەکا ئەم مانگی پیرۆزە و ئەکا کە ئینسانەکان هێمن بن
لەسەرخۆ بن ئەو سایانونە ئینسان بە ڕۆژوو بە عەسەبێ بێ کە ئینسان کە بە ڕۆژوو بوو هێمن ئەبێتەوە بێتاقەتیەکانی ڕاستە بێتاقەتی هەیە بەڵام ئەو بێتاقەتیان بۆ شێوە ناکا کە بیگەێنێتە کێشە هەر بۆیە واکە مانگی پیرۆزی ڕەمەزان کەسەکان خۆیان بخەنە ئاستێکەوە بۆی ئەجری زیاتر دەست پێوێ ئەوە تا فرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بابەتی عیبادەتە کە ژن و پیا و هاوکاری یەکترن لە عیبادەتە وەکو دکتۆر هەر ئاماژەی پێکرد مردنێ ژن و مێرد هەردووکیان دینداریان لە یەک ئاستابێ هەموو کات ئەکرێ هەبێت بەس زۆر جارێکیان لێکیان هەر زیاترە یعنی من ڕێز و خۆشەویستم هەیە بۆ برایانم سەکەم ژنان زۆرتر لەم مەجالی عیبادەتا زۆرتر مثلا قورئان خوێندن و نوێژی سنەت و ئەوەی کە من ئەی بینم و ئەوەی کە پرسیاری لەسەر ئەکەن زۆر لەو مەجالا ژن ئەڕوا کاتێک کە ژنێک فەرموودەکە فەرمێگەر ئافرەتێ هاوسەری خەبەر کردەوە بۆ نوێژ یا بۆ شەو نوێژ خی پەروەردگار پێغمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەتی خی گەورەی لێبێ ئەو کەسە یا ئەگەر بە پێچەوانەوە پیاوی ژنەکەی خەبەر کردەوە ئەمانە هەموو ئەو مؤشیراتانن کە پێمان ئەڵێن عیبادەتی ژێکێکە لەو خاڵانەی کەواوە ئەکا خێزان بەرەو خۆشببختی بڕوە کاتێک کەسەکە بە یەک و عیبادەت دەکەن کاتێ بە یەک و ئەچن بۆ نوێژی تەڕاوی کاتێ بە یەک و قورئانە خوێنن طبعا ئەمانە بێ هەمووی پرۆگرام بێ دانرابێت یعنی من دای بنێم لەگەڵ مناڵەکەم ئەنی ئێمە لەم ئێواران نوێژمانە کرد نەوەکەم لەگەڵمانە کە منیش تەڕاویحمانە کرد لە ماڵۆ نەمانتوانی فرسەت نەوە بچین بۆ مزگە و لە ئەوش دانیشت بوو کە ئەخیری ئاەتەکان کە ئەمانوت مثلەن لئیلافی قوڕیش ئەوشی قوڕیش ینی کەلیمە بە کلیمی هەموو کۆتایی ئاەتەکان 3 ساڵە ئەیوتەوە ئەنی ئەم مناڵەش خۆشەویستی بۆ مانگی ڕەمەزان دروستە بێ هەر ئەو سفرە و خوانە ئەبینێ لە مانگی ترا نایبینێ لە کاتەکانی ترا نایبینێ سەیرەکە کە لەو مانگا ئەم تەبایی هەیە مەسەلەن سفرەی جوان هەیە مەسەلەن لە ماڵە ئێستا ئەم شێواز و ڕازاندنەوەی مانگی ڕەمەزان لە ناو ماڵەکانە داگرساندنی مۆمە یا مەسەلەن ئەستێرەکان یا ئەم زەخرەفەی مانگی ڕەمەزان مبارەک بای مانگی ڕەمەزان مناڵ دڵی پێی خۆشە کاتێ مناڵ ئەمە بینێ هەستەکە لە ڕووی سفرە و خوانە قەرەباڵغە دڵی خۆش ئەم مناڵە لە ڕووی ئیمانی و یەکسەر بەبێ ئەوەی تۆ هیچی پێ بڵێ هەر بەم کردارانە ئەویش متعاتیفە بێ لەگەڵ مانگەکە بۆیە ئەویش ئەگەر دایک و باوکەکە بە میهرەبانانە مامەڵە بکەن پێش دایک و باوکەکە حەزی لە ڕۆژ و حەزی لە هاتنی مانگی ڕەمەزانی سەیرەکەی مناڵان پێشبڕکی ئەکەن لە بینی یەکترا ئەمەش دایک و باوک زۆر ئازان لەوەی کە بتوانن ئەمە دروستکەن لە بینی مناڵەکانیانە لە مەسەلەن دابنیشە لەگەڵ یا قورئانێک بخوێنە دابنیشە لەگەڵ یا بچەوە بۆ مزگە بۆ تەڕاویح با فێری چوونە مزگە چووکە لەو کاتانە زۆر ئاسانە بێت شتەکە گشتیە بەسەن سەیرەکەی ئاماژت بە شتێکی زۆر جوان کرد هاوسەران پای ڕاگررتنی خێزانن تا چنێک گرنگە ئەم ینی پێکەوە بوون و خۆشەویستیە ینی باست لەوە کرد منداڵ کاریگەرە بێ بە کەسانی دەوروبەری ئەگەر ئەم دایک و باوکە یان ئەم دوو هاوسەرە نەتوان ئەو تەبای خۆشەویستیان هەبێ ئەمە گوازرێتەوە بۆ منداڵەکەیان ئاتوانن خێزانەکەیان بە باشی بهێڵنەوە تا سەر یان چەندێک دوورە بن لە کێشە و ئاژاوە گەر ئەمیان پاس بەتەکید ئەگەر دایک و باوک ڕێک مناڵ سەیری دایک و باوکەکە یعنی پەروەردە مناڵە دایک و باوکی خۆی وەرەگرێت ئێمە یەکەم جار مناڵەکانمانە بێ پەروەردەکەین نەک پەروەردەی دەستی مۆبایل بن نەک ئێسم سوۆشیال میدیا و سمارتفۆنەکە ئەوتا بەدەستی ئەدا بەدەست مناڵەکەی هەتا نوێژەکەیەکە هەرچی مناڵە مودوین بوو ئاگیان لە خۆیان نییە نەچاویان ماوە نە ئەڵێ ئێستا هەموو ئەوانە ئەم چرچانەی ئێرەیان زۆرە ناوچاو مناڵی ئێستا بۆ چونکە ئەوە تەرکیزی کردو کە چاوی ئاوالەیەەکە هەر بە مناڵی چرچی ناوچاویان زۆرە بێت هەر زوو بڕوە ئەوێ هینی بۆ بکە بۆ تۆ سوشتی بۆ بکە بۆی کە بەحساب ئەو چرچەی نەمێنێ ئەمە دایک و باوک زۆر کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پەروەردەی مناڵەکەی کاتێ من بە مناڵەکەم کردەوەی من ئەبینێ کاتێ تەبایی من و باوکی ئەبینێت ئەویش لەزە دەبا لەمە دڵی خۆشەوێ ئەسڵەن حەز ئەکا لەو دینداری کە تۆ ئیکەیت کاتێک کە مناڵ پێچوانەکەی بینی ئێمە نمونەمان زۆرە کە پێچوانی ئەوە بینێ ڕقی لە دینە بێتەوە ڕقی لە نوێژ ئەبێتەوە ڕقی لە ڕۆژۆکەی تۆ بێتەوە باوکی وایە بە ڕۆژۆ هێتە تووڕە ئەبێت و بە شێوازێ مامەڵاکە کاکەگەر بە ڕۆژ و
ئاوە بێ هەر میگرە خوا قبوڵی پێچوانەکەشی ناکات. هەیە مناڵ هەیە بێ ئەوەی پێی بڵێن نوێژەکە ڕۆژۆگرێ هەموو عیباتەکانێکە ئەو لای خۆشەویست بۆ بەتەکید هەر بەکردار طبعا دایکەوە قودوەی مناڵەکانیانن بۆی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت دایک و باوک مناڵ ئەگۆڕێ مناڵ کە ئەبێت لە دایک لەسەر فیتڕەتی پاک ئەبێت ئەوە دایک و باوکە ئیکا بە یەهودی ئەیکا بە مەجوسی ئەیکا بە موسڵمان ئێمە ئەگەر بمانەوێت دایک و باوکێک ئەگەر تێگەیشتوو بن ئەگەر تەبابن ئەتوانن مناڵەکان ئاوێنەی خۆیان بێت لەوە زیاتر زۆر ئەتوانن لە خۆشیان باڵاتر بێت. کاکتۆر مەوەدە و ڕەحمە دیارە لە قورئانی پیرۆزە زۆر باس کراوە چۆن وا بکەین ئەم مەوەدە و ڕەحمەیە بگوازینەوە بۆ نێوان هاوسەران یعنی چۆن وا بکەین هاوسەران ڕەحمیان لەسەر یەکتر بێ یعنی هاڵێ بەیەکتر نەتوانن هەڵبکەن چۆن ئەمە دروستکەین کە بەڕاستی من پێم وایە لەم ڕۆژگارەیە زۆر کەمە ئەمە جوان توانین لە ڕووی علمیەوە باسیەوە بکەین کە مرۆڤ بۆ خۆی کۆمپیوتەر ئاسایش دەکات کۆمپیوتەرێکی گەربێنە چەند ئینپوتی دەکەی بە گوێرە و ئاوتپوتی دەکات ئەگەر بێت و ئەو بەرنامانی کەتی دەکەیت بەرنامەیەکی باش و چاک و مەزوو دوای بەرنامێکی باش و چاکت بۆ دەدا ئەگەر بە فلاش پڕیکەی لە ڤایرۆس لە ئاخیرا ڤایرۆس دەرەکات و لە ئاخیرا هیچیش نەخوێنێتەوە بڵزەبت منداڵیش بۆ دایک و باوک دایک و باوکش بۆ منداڵاوە ئەگەر بێت و ئینپوتەکە باش بێ ڕەنگە بە ڕێزێکی سەسەی بەرنامەکەمانە کاڵی ئینپوت شتەکان لێ قورس کردین ئینپوت یانی چی بۆ نمونە سەردانەکانمان علاقە و پەیوەندیەکانمان قسەکانمان گفتارەکانمان تەلەفۆنەکانمان هەڵس و کەوتەکانمان ئەم زۆر جار وتومە دەیان جار دایک و باوک زۆر گرنگە ئەم وشەیە بەگوێی منداڵە بدەن لە منداڵیەوە بەوەی کە خواپی ناخۆشە شتە بکەین خواپی ناخۆشە بانگ بدات و ئەوە نەکەین دەیان جار بعد بناڵەکە لە باوکی ببیستێت کە لە پڕێکا یەکسەری سیارەکەی وەستان و چواری داگیرسان و وتی کاتی بانگە و با نوێژەکەم نەچێت من دڵنیام مناڵەکە گەورە بە دوایی لەگەڵ ژنەکەی هەمان دەکات دوای کە بوو بە داپیر و باپیر هەوا دەکات ئەو کاتە مراقبیشی ناوێت دکتۆر دایک و باوک مراقب بکە خۆی هەست بۆ مراقبەی خۆی گەوراکانی پێویستی بۆ نییە بڵێ ڕاستە دوای یەکسەری بە کۆپی پێست برایەک باسی کرد بۆ من دکتۆرێکی بەڕێزە ئەی کردە گاڵتای و دکتۆر من تا گەورەش بووین قەناتمان وا بوو کە بانگی دایترە بێ دوکان داخرێت چکە بابڕین دایکی لە بازارەکانی سلێمانی دوکانەوەیت لە مناڵی وا ڕاهاتوی لەگەڵ بانگێدا باوکم یەکسەری پەردەیەکێدا بەسەر شتەکانیانی وەکو بەرمەجە بوو بیت هەر لەگەڵ بانگێدا ئەسەن ئەی وای لێ هاتبوو لە سعات سێ چارەکەمە خواخوامان بوو بانگدا چکەمان زانی باوکم تری ئیسراحەتەکە پەردەیەدا سەر شتەکان و یاڵە با بچین بۆ مزگەوت هەتا گەورەش بوون و تا چوینە زانکۆ پێمەنگە قەنعاتمان وا بۆ بانگی عەسر یانی تەواو یانی مزگەوت و ئەنە دوایی خەڵکێکی ترمان بینی چواردەورمان بینیشتمان بینیتمان با بەنانە خەڵکێکی تروانی کەواتە خاڵە لە خاڵەکانەوەی کە تا چەند دایک و باوکەکە بەرمەجەی منداڵەکانەکەن بۆیە هەر باسی ئینپوتەکەمان کە تا چەند ڕۆشنەکان بۆ خۆی بۆ نمونە بۆ شوێنێکی ئاینی و بەرمەجەیەکی باش و چاک و مەزبوطە بۆی مەوەدە و ڕەحمە دروست بێت کاتێک کە ئەم منداڵە دەیان جار لە دایک و باوکی بیستوێتی فلان کەس نەخۆشە با بچین هەواڵی بپرسین کەواتەمە دەبێت بە سیفەتێکتایە کاتێک دەبیستێتەوە ئێمە لە زانکۆ بووین لێرە ڕێزمێ بۆ هاو زانکۆکان و هاوتەلەبەکانمان ینی برادرێ باسی کرد وەڵام تا زانکۆش پیاوەڕاست بڕۆ زۆر نەمەزانی لە تەعزیە چیەوترێ لەبەرەوەی زۆر باوکم نییە بلەوەی کەی ئەوەیشی تازیە و هەتای کردە گاڵتای چوومە بۆ هێنێ تازیە هەر دەمم جوڵان نەمزانێت چی ئەڵێن و عەجیبم دیات و چی ئەڵێن بۆ یەک گرنگە گە کاتێک کە خەڵکێک بۆ نمونە مەوەدە و ڕەحمەکە ئاوا دروستە بێت کە بۆ شین و بۆ شای و بۆ خزم و بۆ کەسوکار و بۆ سەردان و بۆ تەرتیبات ئەم بەڕەدڵنیایی و مەوەدە و ڕەحمەیەکی باش بێت بە تایبەتی باشترین نمونە کە ڕەنگە هەموو ئەزیزانی کە سەری بەرنامەکەمان هەستی پێ بکەن ئەو دایک و باوکانی کە خۆیان بۆ دایک و باوکی خۆیان باشن داپیرە و باپیرە زۆر ڕێزیان دەگیرێ زۆر بەدەگمن لە کۆتایی تەمەنیانە لەلایەن مناڵەکانیانە فرێ دەدرێن و دەرکرێنە دەرەوە بێتاقەت و ناڕەحەتە چونکە هەمیشە ئەوەیان بینیوە داپیرە و باپیرە بەڵام کاتێک کە ئەبینێت لە سەرەتای هەر تەمەنەوە هۆ ئەمە هەر نەت بڕێەوە و تەرەکەی دایک بە نەوعێک و باپیرە بە نەوعێک و بە دڵنیاییەوە لە داهاتووی شاو مناڵە هەر لە گەنجێتی یعنی من کەیسی وان بینەوە دکتۆر باجەکە باجی خۆمە منیش بەختی خۆی باش نەبووم بۆ باوکم وەخت خۆی باش نەبووم بۆ خۆم ساکە خی گەورە زوڵمەکەم و کۆڵێ بەرامبەر دەکرێتەوە بۆیە بەرمەجەیەکی باش و چاک و مەزبوط مەوەدەکە ڕەحمەکە دەگوازرێتەوە و لە هەمووی مهمتر و گرنگتریش ئەوەیە کە لێرا پێم خۆشە باسیکن جەدێمە لای جەنابتەنیش ئەوەیە کە هەر شتێک دەکەین تەفسیری بکەین ئەمە لەمەیە تۆزی لە خێزانەکان خراپین ینی بۆ نمونە سەردانی ماڵێک دەکەین چی تێناچێت ئێمەی دایک و باوک بڵین ئەچین بۆوێ لە بەروی نەخۆشێکیان هەیە فەقیر و نەدارن دەبێت لیان بپرسینەوە با ئێمە بوو نەژبین بەڵام دەبێت ئاگامان لە فەقیر و هەژار بێت جاران ملی مناڵەکەی گرێڵێ هەر ببی نازانێ بۆ چێ مناڵەکە تۆرە بەعکسی کەرە نەخێر باوک ئایپادێکی داتیوەڵە تۆ لە ناو سارەکە چاوەڕێکە تۆ ناو سارەکە چاوەڕێکە کە من چەند جار بینی و مەوتمەکە فڵان
ئەیکوا فلان لەگەڵانە بنەوە ئەو لای ناو سیارەکە دانا بۆ تازەیەکە ڕۆشتین مناڵی 2 ساڵ بۆ نییە بۆ تازەکە بابێ فاتحا ببینێ بابێ گەورە بچوو بینێ بابێ بزانێ دەست بەستکردنەوە چۆنە بابزانێ یەکسەری دانشی چۆنە ئەم تەسەڕوفاتۆمانە چکە بەشێکە لە ژیانی خۆمە دکتۆر بێ مهندس بێ محامی بێ و سیاسی بێ و پەرلەمانتار بێ بەسەری تازیە و نەخۆشی و شایی و بوناسەبە و ئەمانە بۆ نائینەکان و بۆ کۆمەڵاتەکان بەشێ لە ژیانی بۆیە تەفسیرکردن و ڕوونکردنەوەی بۆ نەفرێک بۆ ئەوەی کە چۆن ئەیدەین بۆ لەبەر چی ئەچم بۆ ئەو شوێنیان لەبەر چی ئەو پارێ دەدەم یان لەبەر چی فلان دەدەم شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە بە هەموو بۆ نائینەکانشەوە تا بەتایبەتی لە ڕەمەزانە شتێکی زۆر جوانەیە یارمەتی فەقیر و هەژار و نەدار شتێکی زۆر جوانە ئەمە مۆدە و ڕەحمە دروستەکات بەوەی کە کێ فەقیر و هەژارە تەنانەت مناڵەکان بەشداری پێ بکەی کە مشتێکی زۆر جوانە مناڵەکان لەگەڵ دایە یاڵە بیرم بۆ بکەن و چێ لە عیل لە گەڕەکەکە فەقیرە بەڕایەوە یارمەتی بدەین ئەمە بەشداری پێکردنی ئەوانە لەو مەوەدە و ڕەحمە و دەیانکەی بە بەشێک لە پرۆسەکە و دڵنیام لە داهاتووە دەبێت بە بەشێکی بەرنامەی ژیانە دەستخۆشراخوا دکتۆر مامسا هەڵاڵە ئەڵێ مرۆڤ گەورەکان خەمی گەورەیان هەیە زۆر جار خێزانەکان بە تایبەتی هاوسەران لەسەر هەندێشتی بچووک ئەیکەنە کێشە ینی بۆ نمونە دایکێک لە جاتی ئەوەی خەمی ئەوەی بێ ینی بۆ نمونە منداڵەکەی پەروەردگا خەوی ئەوەیەتی کە مۆدلی ناوماڵەکەی چۆن بێ یان باوکێک لە جاتی ئەوەی کە هەر خەمی ئەوەی بێ پارە پێیا بکە بیر لەوە ناکاتەوە کە ئایا ئەم پارە ئەهێنێتەوە بۆ مناڵەکانی پارەیەکی حەڵاڵە ئال ئەمانە چۆن نەبینی ئەو کێشانە چونکە بەرەوکی خێزان نەگرێتەوە هاوسەران نەگرێتەوە بۆی کە ئەم خۆشەویستیە نەمێنن ناو خێزانە طبعا خۆی خێزان ژن و مێرد ئەو ژن و مێردە کە بێکۆژن ئەبن پێش ئەوەی گەنجی ئێمە کە یەکترە بینیڵە چەند جار بەیە کۆڕۆشینەتە دەرەوە چەند جار قسەمان کردەوە بەس قسە لەسەر شتی جدی ناکرێت ئەو قسانەی کە قسەی لەسەرەکەن دوایی کە کێشیانە بێ ئەڵەی تۆ کاتێک خۆی کە چوویتە دەرەوە قسەت لەگەڵە کردو لەگەڵ یا ئەوی باسی چیتە کرد یان ئەگەر یەکێ لەو باسانی ئەمە نەبوو بێ کامە بووە ئەنی کاتێک کە ژن و مێرد نەتوانن ئەو کچ و کوڕە پێش مارەکردن پێش ئەوەی کە بن بە حەڵاڵی یەکتر دانیشن قسە لەسەر کۆمەڵی بابەتی زۆر گرنگکن لەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد ئەوانە گرنگی ژیانن یعنی من چۆن مامەڵە بکەم تۆ چۆن دایکێکە بی ئەگەر تۆ مناڵێک کە تێبێ ئەمەی هەبێت چۆن مامەڵی لەگەڵ ئاکەی یا ئایا تۆ مامەڵە لەگەڵ ماڵە کە یەکێ لەو شتانی کە ئەتوان بڵم کێشەیە لە بینی هاوسەرانە ئیسرافی ژنە زۆر جار ژنان لە مۆدیل گۆڕێنە ئیسراف زۆرەکەن ئەوەندەی گرنگی بە مۆدیلی ماڵەکەیدا ئەوەندە گرنگی بە پەروەردەی مناڵەکەی نادە مناڵەکەی بزوڵێتەوە بۆی شتەکەی مناڵەکەی بێتەکی جا طبعا من زۆر پسم بەو ژنانە ئەچیتە ماڵی وایە ژوورێکی زۆر تایبەتی هەیە میوانەکان ناباتە ژوورە تایبەتەکە یان باتە ژوورێکی اعتیادی هەر مناڵ بجوڵێتەوە یەکسەر ئەو خاولێکی بەدەستەوەی مێزەکەی تۆ ئەسڕێ ئێجارە دانیشتووی کاکە میوانەکە دانیشتووە ئەگەر ڕێزی میوانەگری ڕێزی میوان وا ناگیرێ ینی ئەکەواتە ئێمە بێ ڕۆحی ئینسانەکانمان لە هەموو ئەو شتانی کە هەمان خۆشەویستتر بێ مناڵەکەی شتێگە ڕێژە دەسەکە بە تووڕە ئەبێ لێ قسەی ناشرینی پێڵێ ئەو مناڵە ڕقی لەو شتا بێت ئێمە خۆمان مناڵ بووین لەوە چێ کاتی لێ ئەمان تووڕە بوو بن لەسەر شتێک ڕقمان لە شتەکەش حەزمان کردووە شتە پشکێت لەدا لەبەرەوەی کە لەسەر ئەو شت لە من تووڕە بوون لەبەرەوە دایک و باوکی ئێستا ئەبێ زۆر حسابی ئەم شتانە بکەن من میزانی ژیانم چەندێکە ئەوەندە پێڕابکێشم نەڵێ مێردەکەم ڕازی لە زۆر جار لە فەیسبوک مەسەلەن لە ئەپەکانی تر قسە ئەکرێ ژنان خانمان دەردەدڵی خۆیانەکەن بەحسا من حەلم چیە پیاوەکەم ئەمێ شتێ بکەم وەرە تۆ لەگەڵ پیاوەکەدا ئەم گفتوگۆکەم مێ لەگەڵ منابیکە وەرە دانیش ئەم قسانەی لەگەڵاکە بگەنە نەتیجە بۆی ژیانێکی ئارام و خۆشتان هەبێ چکە دروستکردنی خۆشەویستی بە گفتوگۆ دروستە بێت یعنی کاتێک کە هەردووکتان بەیەکۆ دانیشن من وەکو بڵێن واز لە کۆمەڵێت داواکاری خۆمە هێنم هاوسەریش واز لە کۆمەڵێت داواکاری خۆی هێنێ ئەوگاتە گەینە نەتیجە ئەگەر وانەکەی ناتوانانی خێزانێکی خۆشبەختمانە بکەواتە بێ خێزان ژنومێر قوربانی بۆ یەکتر بدەن بۆی کە ئەو قوربانیە ئەبێتە مایی هەوێن بۆیان وەکو بڵێن واز بێنن لە هەنێ داواکاری خۆیان بۆی بتوانن بەیەکۆ بژین بتوانن بەیەکۆ ئەو تەمەنی کە بەیەکۆ بخۆشی بیبەنە سەر مناڵیش بە هەمان شێوە کە مناڵ دروست ئەبێ حسابی ئەم مناڵە بکرێت ئەم نەوە ئەی خاتەوە هەروە بە ئاسانی سەیری نەکە هەروە نەزانێ ئەبێت جلەکانی مارکە بێت و لە فلان شوێنێ بۆی بێت و ئاوە حسابی بۆ بکە بەڵام حسابی لایەنە پەروەردەکە مناڵەکەی ناکە کاتێک شیردا بە مناڵەکەی دەست ناهێنێ بەسەر و قژیا و گۆرانی بۆ ناڵێ بەڵکو بە تووڕەبوون و یا مەژوڵە بە مۆبایلەکەیەوە کە ئێستا بەڕاستی بەداخەوە ئەم جیلە ئەگەر ئێمە بەم شکڵە بڕۆین و ڕێنمایەکان جێبەجێ نەکەین خانمان ئاگایان لێی نەبێ جیلی ئەمەی کێتە بەرهەم ئاگای لە خۆی نیە ئەویش
مامۆستاگیان ئێمە بەردەوامی بە گفتوگۆکانمانەیە بەڵام ناوبڕێکمانە دوای ناوبڕێک ئینشاڵڵای نەوە خزمەتتان بەڕێزان پشوێکی کەممان هەیە و دواتر دەگەڕێنەوە. بەڕێزان ئاواژەیەک با سپۆنسەرەکانم بمەوە لەچکی با بڵێن لەچکی MK لە سەر و مزگەوتی گەورە بازاری بەختیاری یەکەم دوکان و هەروەها پێڵاوجانتای ئەلوان لە کاسەمۆڵ نهۆمی یەکەم دوکانی ژمارە 48 و هەروەها سپۆنسەرمان باخان حیجاب کە لە بازاری ئەوبارێک لە سلێمانی نهۆمی دووەم دوکانی ژمارە 100 و سۆبیز. دووبارە سڵاو خۆشەویستان مامۆستاگیان پێش ناوبڕەکە داوای لێبوور نەکەین وەسامانی لە قسەکان فەرمووتوانین لەسەر قسەکانی خۆت بەردەوام بی. طبعا باسی ئەومان کرد کە دایک زۆر گرنگە کاتێککە مامەڵە لەگەڵ مناڵەکانیەکە لەگەڵ هاوسەریەکە ژن دەوری ژنێتی خۆی ببینێت ئەنی ژنان توانای دەربڕینی حەنان و سۆزیان زۆرترە و هەر خۆیان کانگای ئەو سۆز و ڕەحمەت و میهرەبانیان کەواتە زیاتر لەسەر ئافرەت ئەو خۆشەویستیەوە بە پیاو بە هاوسەرەکەی پیاویش بە هەردووکیانە بێ بیدەن بەڵام ژن زۆرتر ئەتوانێت دەری بڕێ زۆرتر ئەتوانێت بیڕێژێ هەرەوەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة دنیا متاع و خۆشیە باشترینی خۆشیەکانی دنیا طبعا بۆ پیاو ئەوە گەیەنێ ئافرەتی صالحەیە جا ئافرەت دەتوانێت بەم قوی میهرەبانی کە هەیەی هەر ماڵە دایکێکی میهرەبانی تیابێ ئەو ماڵە ئیسراحەت و ئاسوودەیە هەر ماڵە دایکێکی دەم شیرینی تیابێ ئێمە خزممان هەبوو دایم خۆشمانەویست ئەو ژنە ئەوەنە میهرەبان بوو کە ئەچووی بۆ ماڵی دەجارەی ڕۆڵە بە قوربانە بم بخوا بە خێر بی یعنی لە مناڵ تووڕانە بۆ ئەمانە دایک لە ماڵە ئەبێ ئەمە سیفەتی بێ ئەمە مامەڵەی بێ نەک مناڵەکە جوڵایە قسەیەکی پێ بڵێت و بە شێوازێک مامەڵی لەگەڵ کا ناشایستە بێ مامۆستا کێشەمانەوێت زمانە شیرینەکەمان بۆ دەرەوەی بۆ ماڵەوەمان ئەمە بەڕاستی ئەمە زۆر سلبیە ینی ئێمە ئەبێ مناڵەکەمان لەسرە مەڕابێنی و کە کاگتۆر ئاماژەی پێکرد ئێمە پێویستمان بەڕاهێنان هەیە مناڵە بێ فێری ژیانکردنی بکەیت تۆ گەر بتێ مناڵەکە و جێنشینی خۆت بێ ئەبێ تۆ زۆر نمونە بیت کاتێک کە یەکێ لە پیاوچاکان کە شەو هەڵەسێ شەو نوێژەکە مناڵەکەی لە پەنایەتی ئەلە باوکۆ ئەڵە لەبەر ئەم زیادە لەبەر تۆ ئەەکەم بۆی تۆ چاک دەرچی کەواتە ئەبێ من بە کردداری خۆم بمەوێ مناڵێکی سوودمەند مناڵێکی دروست بخەمە ناو کۆمەلگا دوای ئیسفادەی هەم بۆ خۆم هەبێ هەم بۆ خۆی هەبێ هەم بۆ کۆمەلگەکەی هەبێ چونکە مناڵ پێشتر ئاماژەم پێکرد مناڵ ئاوێنی دایک و باوکێتی دایک و باوک چۆن بێ بۆ شکڵە مامەڵە ئەکا کاتێ تۆ میهرەبانی لەگەڵیا کە ئەوی کە گەورە بووی ئەوش میهرەبانە کە ئەو گەورە بوو کە تۆ چویتە تەمەن ئەوش میهرەبانە بێ لەگەڵتا کەواتە ئێمە پێویستمان بم دایکە میهرەبانانەیە دایکی ئێستا نابێ ئەم مۆبایلی ئەوە بەدەستەوە بێ خواردنەکەی ئەسووتی هەر مۆبایلەکەی بەدەستۆیە خەریکی چاتکردنە لەگەڵ برادرە لەگەڵ خزمە لەگەڵ فلانە ئاگەی لە مناڵەکەی نییە ئەو ئاماژەم بۆ کرد دایکە شیرەدا بە مناڵەکەی ئەبێ مناڵەکەی بلاوێنێتەوە ئەڵەن شتێکی کوردی هەیە ئەڵە دایک مناڵ حەزی کردو خاڵی بێت بۆی کە لەگەڵ ئەو نییە خاڵی خۆشەویستە لە لای دایکی بڵێن برایەتی کە کردوێتێ باوەشی مناڵەکەی کردوێتە کۆشی و مەمکی داوەتێ و شیری داوەتێ ئەوەندە مەشغوڵ بووە بە قسەکردن لەگەڵ خاڵی یا دڵی خۆش بووە تەمەنای کردو هەمیشە خاڵی بێتە بەرامبەر دایکی دانیشی بۆی دایکی ئیسراحەت و بە دڵی خۆشەوە شیرەکە بدا بە مناڵەکە بەڵێ کەواتە مناڵ ئەبێ دایک ئاگای لە مناڵەکەی بێ ئاگای لە هاوسەرەکەی بێ هاوسەرەکەت یێتەوە بە زمانێکی شیرین بە شێوازێکی جوان ئیستیقبالیکە پێچەوانەکەیشی پێمانی ڕەمەزان خوانەکەی بە جوانی بۆ ڕازنیت و دوای ڕەمەزانی لەو شێوەیە بێ ئاخر زۆر جار خۆلەوەچێت نەکرێ ئەو زۆر ڕازاندنەوەی دوای ڕەمەزان هەبێ بەڵام خۆ ئەکرێ بە زمانێکی شیرین کوردەواری ئەڵێ نانت جوین بێت و بەڵام خوڵکت گەرمین بێت ینی کەواتە ئەبێ گەرنانەکەش و زۆر نەبێ بەس ئەوەنە بە جوانی پێشکەشیکەیت ئەوەنە بە زمانێکی شیرین پێشکەشیکەی ئەو وا بزانێ پڵاوی خواردووە لە لای تۆ کە ئەو بە هەموو کەس هەروایە
کەواتە پیا و زۆر محتاجی ئەمەیە لە خێزانە وە ژنیش محتاجی دەربڕینی خۆشەویستی مێردەکەیەتی ئەو تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەمە گەورەترین دروشمە بۆ ژیانی خێزانەکان ئەبێ بکەنە پرنسیپی گەورە خەیرکم لئەهلی و ئەنە خەیرکم لئەهلی کەواتە ناوازەترین باشترین بە ئەخلاقترین پیا ئەوەیە بۆ خێزانەکەی باش بێ کەواتە هەمان شێوە ژنیش باشترین ژن ئەوەیە کە لەگەڵ خێزانەکەی خۆی لەگەڵ هاوسەرەکەیە هاوسەرێکی دروست و تەواو بێ ناز و خۆشەویستی خۆی بە تەواوەتی ببەخشێ بە هاوسەرەکەی نەک ئەو پێویستی بە ناز و خۆشەویستی بێ لە کەسێکی ترەوە پێی ببەخشێ بەڵکو تۆ بتوانە پێی ببەخشە تا ئەویش ئارام بێ تا ئەویش ئیسراحەت بێ کە ئەم دوانە هەردووکیان بەیەکەوە تەواوکاری ژیانەکەن یعنی بەیەک و ئەتوانن ئەم خۆشیە دروستکەن تەنها بەیەک لایەن ناکرێ تەنها بە ژن ئەم خۆشەویستە تەواو نابێ ئەبێ پیاویشی لەگەڵا بێ بەڵام ژن ئەتوانێ گۆڕانکاری بکات چکە ژن زۆر ئازایە ژن وەکو ئیسفەنج وایە ئەتوانێت زۆر شت ئیمتیساس کا شتەکە قورسیەکان هەڵگرێ بەڵام ئەتوانێت گۆڕانکاریشکا ینی باوکم هەموو جار بە ڕەحمەت بێ ئەی ژن هەسانی پیاوە ئەنی زۆر جار کە دانیش نەسیحەتیە کردین ئەی ڕۆڵە ئێوە لەگەڵ پیاوەکانتانە پیاوەکانتان لە دەرو هیلاکە بێ کەیەتەوە ئەوە تۆی ئەتوانی چۆن هەسان چقۆیان پێچیش کردەوە بەردێک بۆ بۆی لەچێ گەنجی تازە نەزانن چییە چقۆیان پێچیش کردوتەوە ینی ژن دەوری ئەو چقۆتیشکەرەی بینیوە تۆ ئەتوانی لەگەڵ مێردەکەتا بەم شێوە مامەڵەکەی دڵی خۆشکەی قسەی جوانی بۆ بکەی با حتا ئەگەر ئەویش بەنەوعێک بێتەوە هەوڵدا قورسایەکانی لە دەرەوە کە بە سەرشانیەوە بۆ تۆ لە ماڵ و ئارامیکی پێ ببەخشە خۆشەویستی پێ ببەخشە تامەوە دەو ڕەحمەت لە نێوتانە گوڵ بگرێ و زیاد دەستخۆشکاک دکتۆر گرنگترین شت مەرجە ئەم خۆشەویستیە بەردەوامی هەبێ ئەمەوە دەوە ڕەحمەیە چۆنێتی هاڵێ بەردەوام بوون و زیادبوونی ئەمەوە دەو ڕەحمەیە ئەم خۆشەویستیە لە دوای مانگە ئێمە چی بکەین یعنی بۆ نمونە کە ئەو 11 مانگەی تریش بەم شێوەیە تەعاملکەین لەگەڵ یەکتریە هاوسەرەکان بە تایبەتی ینی چۆن ئەمەوە دەو خۆشەویستیە زیاد بێ و چۆن برەوی زیاتری پێ بدەین پرسیارەکە جوان ینی بە کوردەکەی بنزینی محەسەنی خۆشەویستی چییە پێکەوە بوون باشترین هۆکارە خەوتن پێکەوە خواردن پێکەوە بڕیاردان پێکەوە سەفەرکردن پێکەوە گفتوگۆکردن پێکەوە بیر و بۆچوون پێکەوە شتکڕین پێکەوە بەخشین پێکەوە و تەنانەت یارمەتیدان و گەشتکردنی چواردەور پێکەوە دینداری پێکەوە من قەناعەتم وایە هەموو ئەم پێکەوە بوونانە خۆشەویستی زیاد دەکات و گاتە چڵەپۆپە با بە دیوەکەی تریا بڵێن پیاو بە کەیفی خۆی ئامرە بکات و بە نێبیانی ئەوەی مناڵمان وردە و ژندە ماڵەوە بێ پیاو بە کەیفی خۆی نوێژ و مزگەوت و چوونە دەروێ هەبێ بە بیانیەوەی مناڵمان وردە و ژن هەر لە ماڵەوە بێت باکسیشەوە ژن بازاڕی خۆی بکا و لە خارج پێڵەن شۆپین خۆی بکا و کەیف و سەڵتەنەتی خۆی و شەپڵی شەپان بکا و بەڵام پیاوی داماویش بۆ نمونە هەر خەریک ئیش و کار و کاسبی و ئەوە بێت ئەمیان بۆ نمونە مشوری شتێک بخوات ئەوی مشوری شت بخوات ئایدیاکان لە یەک نزیک نەبێ بیر و بۆچوونەکان لە یەک نزیک نەبێ بڕیارەکان لە یەکەوە نزیک نەبێت تەنانەت شتێکی تر کەیسە لە کوردستانی خۆمانە زۆر جار هەستەکەم هۆکارە بۆ کەمبوونەوەی خۆشەویستیش پێکەوە نەبوونی پارێ هەر یەکەی بۆ خۆی ئەم مستەڵەحە سەقەتەی پێیا بۆ هی خۆمە زۆر جاڵم بە میراتی خۆمە بە میراتت بیاخی خۆتە چی و قابلە هی ئەم ماڵەیە یعنی ئەمە ڕستێکە گەخوای گەورە بە منی داوە گەرموچەمە مەعاشمە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە خێزانمە بەشێکی پەیوەندی بەم مناڵەوە بێخوای گەورە ئەم ڕستقەمی داوە حاڵەتی وان بیستو ینی کە لە ژن و لە پیا و بیستومە بە زۆر جار پیا ئەم زۆری قسەڵێت خۆم پیاەکەم بە کەیفی خۆم هەقت چێ چاو دەچێ من خۆم سەرفیەکەم نازانێت یانێ و ڕستقی کە لە دوکان دێ ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ژن و بە مناڵ و چۆن برادێکم جاریچان مناڵیچان هەیە شەلل دەماغ ینی سەش دەبیرم ناچێوی دکتۆر بەخوا قەسم کەوتی ئەو مناڵەمان بووە سێقات ڕزقم خوای گەورە داوێت هەستەکەم خوای گەورە ڕزقی بەس زیادەوە داو یعنی ئەو کاسبی کە دەیکەم ئەو ڕاوە دینارەی دەیکەم ئەوەی کە دەستمەکەوێ بە زەرب و تەقسیم ئەوەندە نییە هەستەکەم ڕزقی ئەمەیە بە زیادەوە خوای گەورە دایەتی قاب بۆ کۆڵێت مستحقی لەلایەکەوە گە مستحقێکی منداڵێکی ساڵح بوو بێتین و بۆ نمونە لە ساغین بەڵام خوای گەورە بە مەتاقیکردن بەڵام بە دیوێکی تر دینی کردوون بۆیە پێکەوبوونی دارایەکان پێکەوبوونی بەخشینەکان ئەمە بخۆی بنزینێکی محەسەنی زۆر باش و چاک و مەزبوطی خۆشەویستیە تەنانەت قسەکردن پێکەوە
ئێمە کە بەداخەوە زۆرجار ئەمەشمان هەیە ینی ئێمە دەڵین کاکە نەکوەکەوەی لە کاتی قلیبلیە ئەوە نییە 2 ساعات 3 ساعات پێکەوە قساکەن و نامۆنامەکەن نەوەکو ئەوەش وەک ئەوەش کە دوایی بوو بە ژن و مێرد قسەکردنێک پێکەوە نەبێت ینی لە بەیانیەوە تا ئێوارە ئێمەی پیاو بەتابەتی لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی ڕاوەدی نار و ژیان و گوزەران و بەزم و ڕزمی توجار وای لە دوکاندارێکە ینی لە بەیان و تا ڕەنگە دەقزینەکە کە بڕاتەوە ماڵە بە نایەوەی بێزار و بێت قسەکردن خۆشەویستی دروستەکان گفتوگۆ قسەکرد دروستەکە جێبەجێکردنی بڕیارەکانی یەکتری خۆشەویستی دروستەکات ئەگە بەڕێزێگەڵ کاکتو من نازانم ئەم ژنم بە هیچ ڕازی نابێڵم هەندێشت کە دەیڵێ ڕازی بە سەرێکی خۆشەویستی دروستەکە باکسەوە پیاوی ئافرەتێکە کاکتۆرم پیاوی من بوومە تەپەن بەدەستی هیچ ڕازی نەبڵم ئەم شەو ئەڵێ بابچین بۆ ماڵی دایکم مەڵێ ناپێم ناکرێت چۆ لەگەڵێ خۆت بڕۆ من نایم کە هیچی تێ ناچێت بە سیاری خۆی بە بەنزینی خۆی ماڵی دایکی خۆیتی وەکو مەریکە لەبەر دەرگاداتەگری و لەبەر دەرگاش دەکرێت ئەم ڕەفزکردنە ئەم ئاڕە و ئەم نەخێرە و ئەم ناتوانمە بێتاقەتی و ناڕەحەتیەکە بۆ لەبەرەوەی بەسەرن یعنی هەموو خاوەنی ژن و ماڵ و عایلە و خاوەن جارێت چێتەوە بۆ ماڵی دایکی سەرێکە 3-4 برای هەیە هەمووی بە ژن و مناڵەوە هاتوون بۆیە بەس ئەمە وەکو قازی کوێر هەر خۆی بەتەنها هاتووە نەژن هاتووە لەگەڵیان نە مناڵ هاتووە لەگەڵێ هەمویان ئەڵێن ئەیکوا خێزانت ئیتر نازانم لە چی جارە لە نەخۆشە و جارە فڵانە و ئاها نامرتاح بێت لە مەسانی تۆمان لێک بڵێن دەبێت قوربانیدان بۆ یەکتر هەبێ بۆ من پێم خۆش نیە بچم ماڵی خزمێکی لەبەر خاتیەوە بچم يعني أما خوش زيادة دروسها طبعا حوار هبو گفتگو هبو يعني احتمال برزيكش بلد آخر كاكتور وقت وقت نازن دي قيتش كبابي كين بگفتگو فيها جوانا كمجنا جوانا كم أمشوا بيم ناكري سبيني أتشين هم بين شمو جمعية عطلة مجالك شمزورة هم يوارش تو زود يمو يك جاري لقى خوي مال المنجلة كتشتكى شبين نانا كلوي خوينو حوالك داية باوا خزم كسكري شيء يبرسين بويا أم بيكوبونا باشتنين وتشاكتين شده براستي عكسكي شي زور راسه لساي عولمو لساي تكنولوژیا و وسایی ئەم فەرئیشەی آخر تەسەورەکەم بە درێژایی مێژوو لە کووردا خەشتی وا ڕووی نەداوە ژنیان پیا و 2 ئیش 3 ئیش بکات 2 فیشەی پێوە بێت زۆر بمانیسە پیاوی دامەوەی سە بەڕێزێکەڵێ بابم ڕیبادم لە تێری قساکە خۆ من لەگەڵ تام 2 فیشت پێوەیە لە بەیانیەوە تا سعات یەک لەوە چێ مۆزەفێکی دوایی لە سعات 2 ئیشێکی تر بەس لەگەڵ هەموو ئەمەشە لە ئەخیرە ئەگەینە نەتیجەیەک ئێمە بەڕاستی ڕاوەدینارمان کاسبیمان پارە پەیداکردمان هەمووی بۆ خێزانەی کە دروستمان کردووە خێمە لە بیرمان نەچێت زۆر جار بەڕێزێکەڵێت دکتۆر جان خەریک ئیش و کار و کاسبیمەش هەر بۆڵەی داخل لە ئەخیر هەر بووە ماڵەیە ئەو خان و 120 مەتریە کە تایە کۆبووینەتەوە باقیەکەی تری هیچمان نەبینین بچێتە قەبرەوە هیچمان نەبینی بۆ قیامەت بڕواجگەر لەو سۆز و حەنان و خۆشەویستی و محەبەت و دینداری کە هەیە بۆیە پێکەوە بوون ئەتوانم بڵێم باشترین پێناسەیە بۆی کە ئەم خۆشەویستیە زیاد و باشە دەکات و دەگێرێتە چڵەپۆ دکتۆرێک پرسیاری تر بکەم هاوسەنگی پاراستنی هاوسەنگی لە نێوان خێزانە لایەن هاوسەرانەوە ئایا پابندە لەسەر یەکێکیان ئایا ڕێژەی هەیە بۆ لەسەر پیا و بێ زیاتر لەسەر ئافرەت بێ ئەمە چۆن دابەش بکرێت لە ناو خێزانە هاوسەنگیری چۆن هاوسەنگی لە ناو خێزانە بە تایبەتی لەلایەن هاوسەرانەوە چۆن دابەش بکرێت ئایا جیاوازی هەیە لە نێوان پیا و ئافرەتە لەبینی ژن و پیاوە بەڵێ وڵی تەمان هاوسەرگیری بوومان هاوسەنگی دکتۆر هاوسەرگیری بە حکمی ئەوەی کە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد پرۆژەیە ئەم پرۆژەیە وەکوڵێت ئەم ژن و مێردە بواری ئاینی دەورە بینێت بواری ئابووری دەورە بینێت بواری ڕۆشنبیری دەورە بینێت بواری بۆ نمونە مەسەرەن سەقافەتی سێکس و پەیوەندی ژن و مێردایەتی دەورە بینێت بواری پەروەردەکردن دەورە بینێت ئەشێت بۆ نمونە هەردووچیان بە کالۆرسیانە بێ بەڵام ئەم ئافرەتە بەڕێزە هیچ قولوفل لە دڵڕازیکردنی ژن نازانێت ئەشێت هەردووچیان بە کالۆروسیان نەبێت نەک بە کالۆرز ماستەریان نەبێت بەڵام کوڕەکە لە ماڵێکی باوک سالاریەوە هاتووە ژنەکەش لە عایلێکی دایک سالاریەوە هاتووە ئەم کچە چاوی کردوەوە دایکی کۆخا بووە پارە و دارایی وەزیری دیفاع و دارایی و هەموو شتێ بەدەستەوە بوو ئەم کوڕش کە چاوی کردوێتەوە باوکی هەموو شتێکی بەدەست بوو بە چینچکە دایکی پارەی لێوەرگرتووە بۆیە یعنی حاڵەتانەمان زۆرە کە من دانیشتومە لەگەڵیانە هەستەکەم ئەمە سەبەبەکە یعنی هەردووکیان خراپ نین بەس ئەم پیاوە قەناعەتی وایە لە باوکیەوە وەکو بۆ ماوە جین و کرۆمۆسۆم و ژینگە بۆی هاتووە هەموو شتێک بەدەست ئەم بێت ئەم ژنەش قەناعەتی وایە مەعاش و موچە و چوونە دەرەوە و فڵان و زۆر شت بەدەست ئەو بێ سەرەکەی لێرەوە اختلاف دروستەوێ بێتاقەتی و نەڕەحەتی دروستەوێ بۆیە کاتێک کە لێک نزیبوونەکان ڕوویدا باش و چاک و مەزبووتە بێت و دەتوانێت ژن و پیاوەکە هاوسەرێکە پێکەوە گونجان ڕوویدا بەڵام ئەگەر یعنی من لێرە دەڵێن بەڕێزێکەڵێک واگەر ڕووی نەدا وا ئەو خوێنەوار بۆ ئەم نەخوێنەوار بۆ ئەو شادی بەرز ئایا دەکرێت نا بە خوێنەوە دەکرێت باش و چاک بێت ئەمە لێرە چا ئێمەی ملەتی کورد ڕەنگە توش هەستت پێ کرد بێت یعنی شتێکی خراپمان هەیە ئەم کچە جوانە دەرچووی زانکۆیە شووە کات
باشە شووەکەیتە قەنعاتی وایە ئەم بەس ئیشی مەدبەق و ماڵ و فلانە نازانێت دەبێت لەسەر پیاو بخوێنێتەوە دەبێت لەسەر مناڵ بخوێنێتەوە دەبێت لەسەر ڕەگەزی بەرابەر بخوێنێتەوە دەبێت لەسەر خەسوو غەزور بخوێنێتەوە دەبێت لەسەر خیانەت بخوێنێتەوە هۆکارەکانی خیانەت چیە بۆی ئەم پیاوەی بەرەو ئەوە نەچێت دەبێت لەسەر بۆ نمونە دیزایانی ماڵ بخوێنێتەوە دەبێت لەسەر شێوازی چێشتێنان بخوێنێتەوە دەبێت لەسەر جۆرەکانی زەڵاتە و تەرتیبات بخوێنێتەوە چۆن بزانێت چی بکات دەبێت لەسەر ئۆرگازم بخوێنێتەوە چۆن دەتوانێت پیاو بگەێنێتە ئەو پەڕی خۆشی و ئاسوودەی دەبێت لەسەر هۆرمۆنات بخوێنێتەوە چۆن هۆرمۆناتی تێک نەچێت دەبێت لەسەر بۆ نمونە مەسەرن وشەکانی خۆشەویستی و زمانەکانی خۆشەویستی بخوێنێتەوە ئەم زمانە بۆ پیاو ئەم زمانە بۆ خەسوو بۆ غەزور بۆ دش بۆ شوبرا بۆ چواردەور دەبێت لەسەر ئەجری دایک و باوک بخوێنێتەوە قەنعاتی وایە کە چووە لای پیاوەکە هێشتا ئەجری دایک و باوکی لەسەر ماوە دەبێت لەسەر قیامەت بخوێنێتەوە ینی بەڕێزێک بە منەڵە کاک تۆ جان وڵی گومانم لە خێزانم هەیە نازانم چی بکەم هەستەکەم خیانەتم لێکە ئەمما ئافرەتەکە لەخوا بترسێ لەسەر قیامەت بخوێنێتەوە چی پێویستەکە پیاوەکە کامێری بۆ دانێت چی پێویستەکە پاسوەردی لێ بە زۆر لێ وەرگێت ئەگەر چاودێریکی قیامەتە بێ بۆی ئەمە تۆزێک لە مەسەری خوێندنەوە شاکەمە یعنی دیقەت بدە زۆریش کەمە بەڵێ کۆتایی دێنم بە بابەتەکەم ئەچیتە ماڵ مامۆستا خانووکە 200 مترە دڵە نایە سەیریکەی بڵێن بە میراتمان بێ متبەق و مساعید متبەقی هەیە دووسێ ئاو دەست و حەمامی هەیە ئەڵێ عاشرەتێکی تیا بەڕێکن 6 ژووری تایە بەڵام سەرەکی کتێبخانەیەکی تێدا نیە دووسێ ئۆڤن و تەلەڤیزۆن و بەزم ڕزمی سەرەکەی 8 کتێبی پەروەردیتیارە من خۆم بینیمە یعنی من چوومەتە ماڵەوە لێرەوە ڕێزم بۆ هەیە زەمی ناکەم 19 دەفتە دراوە بم خانووە کتێبخانەیەکیان هەستی پێ ناکا کە من بۆچی گەڕام بە درێژای هەر 4 ژوور و 5 ژوورەکەی گەڕام کتێبخانێکی تێدانێ نەبوو خۆی نەبوو مناڵەکە یا من چی لە 8 دەفتەر بکەم کاتەمە بەڵگەیەکی لەسەرەوەی کە کەمتر دەخوێنین و کەمتر خۆمان ڕۆشنبی دەکەین کەمە ڕێگایەکی زۆر باش و چاک و مەزبوطە بۆ ڕەنگە ئەم جۆرە سیمینارانەش و ئەم جۆرە با بڵێن دەرز و دەور و ئەم بەرنامانەش ڕەنگە هۆکار بێ بۆ بە قوتکردنی خێزانەکە دەستخۆش مامۆسا چۆن پێغەمبەر درودی خۆی لێبێ بکەینە قودوەیەک ینی بکەینە پێشەنگێک بۆ ئەوەی کە چاوی لێ بکرێ چۆن بۆ لەگەڵ هاوسەرەکانی ینی هاوسەران ێستا چاوی لێ بکەن ئەگەر وەکو پێغەمبەر بکەن ئایا هاوسەران ێستا سەرکەوتووە بن بەڵێ طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی پەروەردگار ئەفەرمێ وەلەکم فی رسول الله ئوسوة حەسەنە ئێوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەنە پێشەنگێکی باش بۆ خۆتان بەتەئکید هەر کەسێ ڕێنمایەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکە و پێغەمبەر بکاتە قودوەی ژیانی خۆی بە تایبەتی لە ژیانی خێزانیە نەک سەرکەوتووە خۆشبەختە بێت لە دنیایش و لە قیامەتیش ینی هەم دنیا ئەباتەوە هەم قیامەت ئەباتەوە چونکە کاتێک کە ژن و مێرد سەیری پرەنسیپەکانی ژیانکردنی پێغەمبەرەکان صلی الله عليه وسلم لەناو خێزانەکانە چۆن مامەڵەی کردووە و خێزانەکان چۆن مامەڵەیان کردووە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم واکە کە تۆ ئەو هەنگاوانە هەڵگریت مەسەلەن کاتی ئەفەرمێ خەیڕوکم خەیڕوکم لأهلی وأنا خەیڕوکم لأهلی ئەمە سلمێنەری ئەوەیە کە بە پیاوان ئاڵێ لە ناو مزگەوتە ئەفەرمێت کە باشترینتان ئەوەی بۆ ژنەکەی باش بێ بۆ خێزانەکەی باش بێ من باشترینی ئەوم بە خێزانەکانم دەی ئیمامی عومەر ئەفەرمێت سیرم کرد ڕۆژێک لەگەڵ خێزانەکەمان دەمبۆڵەمان بوو لچی لێ کردم و ئاش نەبووە لەگەڵم لی تووڕە بووم وتی جا بۆ تۆ لە من تووڕەوی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لچ لە پێغەمبەرەکەن تا ئێوارەش ئاش نابنەوە لەگەڵیە چۆن شتی وا ئەکەن چوو بۆیان چوو یەکێ لە خێزانەکانی کچی خۆی بچوو بۆ حەفسە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵە چۆن ئێوەرن شتی وا بکەن نازانن ناترسن خوا غەزەبتان لێ بگرێ ئەوە پێغەمبەرە ئاڵان وەڵڵا خۆ ئەویش بڵێن ئێمەش ئینسانین و ئەویش ئینسانە لە ماڵۆ ئاڕوەڵا دەمبۆڵەشمانە بێ و عازیزشیەکەین ئەچێتە دەرەوە هەتا ئێوارە ئاشتی ناکەینەوە دوای ئاشتیەکەینەوە کەواتە خێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حسابی ئەمەی کردو ئەم خێزانە ئەرکی لەسەر بێتاقەتی هەیە کێشەی هەیە لەگەڵ ئەوەی چەند خێزانێکی لێک کاتا هەبووە بەڵام توانێتی مامەڵەیەکی زۆر جوان لەگەڵ دانە بەدانەیان نابکە هەرێکیان و تایبەتمەندی خۆی پێداوە کاتێک کە لێ پرسن کێ خۆشەویستترینە فەرمی عایشە ئەڵەن ئەی پێغەمبەر خوا مەبەستمان طبعا عەمری کوڕی عاز ئەم پرسیارە ئەکا لەکوێ ئەم پرسیارە ئەکا بەسەرایە کۆمەڵێ نێراون کراون بەسەرکردە یەکێ لە ئەو دەرچوونانەی کە ئەڕۆن عەمری کوڕی عاز ئەنێرێ بۆیە ئەم پرسیاری بۆ دروستە بێ چەند سەرکردەی گەورەی تیای ئەوە کا بە سەرکردەی ئەو سەرایە کە دەرەچێ ئەڵێ پێغەمبەر خوا کێت زۆر خۆشەیە ئێوە بزانێ عەمر خۆشەویستە ئەفەرمێ عایشە پێی سەیرە بێ من
ئێستا گەر پیاوی ئێمە بیڵێ ئەڵێ ئەژن خۆشەویستە ئەڵێن ئەی پێغمبەر نا ئەڵێ پێغمبەری خوا ئەمە بەستم یعنی لە پیاوانە ئەفەرمێ باوکی نافەرمێ ئەبوو بەکر ئەفەرمێ باوکی بخۆشەوێ. طبعا ئەمە سلمێنەری ئەوەیە کە لای خۆمانەگەر پیاوێ بم شکڵە مامەڵەکە ئەڵەن هێنا ژنانیە يا منرمة يا يعني انواع اشكال يا مثل منطقيه وليرن هومريه شتيكي اي بي الان بلان بيغمري خو صلى الله عليه وسلم لو زمناك افرد زينه بچال كراوا لو كاتيك بيشتر افرد هيك حسابك يبونا كراوا لانه جمعي صحابه اما افرمت اما دليل لسروي كفير معنا كدس معنا غري دربريني خوشويستي بو خيزانمان عيب نبي بلكو بازاتي بزانين اصلا درنبرينكي فراغ دروسكا لنا خێزانە عائشە ئەفەرمێ هاتوێتە هاوکاری کردوین مەفروضە پیاوان هاوکاری ژنەکانیان کەن بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ژن هیلاکە بێ مەسەلەن هەڵەسێشت کۆ تۆش چاکە قەیچێکا کە تۆش پێش ڕەمەزان دانیشە بەرنامە ڕێژیکە ئێواران بۆ نمونە فلانە مناڵ حاجت بشۆرێت دایکەکە خواردنی حازر کردووە بەڵام فلانی کە زەڵاتە بکە فلانی کە سفرە دابخە خۆشت مثلا چایەکە لێنێ بۆ نمونە وەکو ئەو برایەکە هاوسەری ئەو ئافرەتەیە یعنی کاتێک کە تۆ ئەمەیەکێکە لە ڕەکیزەکانی خۆشەویستی دروستبوونی ئەو خۆشەویستیە دەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم وای کردووە چۆتە ماڵەکانی لەگەڵ ئەوەی خێزانەکانی ئەو خزمەتکاری هەبووە و چەند خێزانی هەبووە لە یەک کاتە بەڵام کە چۆتە ماڵەوە عائیشە فەرمێ مەڕی دۆشیوە و نەعلەکانی خۆشی دووریوەتەوە لەگەڵ ئێمە هاوکاری کردوین ئیشی کردووە جلی خۆشی دووریوەتەوە کاتێکیش بانگی داوە ئێمە جێهێشتۆ ڕۆشتۆ بۆ بانگ و بۆ بەدەم بانگەکەوە کەواتە ئەمە عیب نییە پیاو لە ماڵەکەی خۆیان هاوکاری ژن بێ ئەنی کاتێک کە هاوکاری من بۆ نمونە زۆر جاروتومە من مامۆستا حموو کێتەوە جاریوە هەر کتێکم بۆ ئەخاتە سەر زۆپاکە مثلا یا ئەڵم ئاتخوا فلانەشتم بۆ بێنە بەقی دنیاە هەم دڵم پێ خۆشە بێت شایەتی بۆی مامۆستا کە هاوکاری دەکات بەڵێ بەڵێ شایەتی بۆ دەمێ سڵاوی لێبێ پیاوێکی زۆر تایبەتە هەموو لایەکە ئینشاڵڵا بەخوای گەورە بیپارێزێ کەیەتەوە کتێکم بۆ ئەخاتە سەر مثلا قۆریەکە تۆزە چای تێیەکە پیاڵەکان دانێ مثلا بە ئێوارانی کە بڵێن ڕەمەزانە ینی بۆ من زۆر جارێ من دەستم گیراوە منیش وەکو ئەو درەنگ ئەڕۆمەوە ئیشی کەم هەیە کە ئەچمەوە ئەو بۆ من زۆر خۆشە ئەنجا هەر ئەوەی کەیت یارمەتی مەدا ئەوەی کە هەستەکەم کەسێکی تر بەرەکەتێکی ترێتە ناو مەطبەخەکەمەوە بۆ من مایی سکوونەتە بۆی ئارامیە ئەنی کەواتە خێزان ئێمە بێچاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم خێزانەکانیشمان ئافرەتەکانیش ئەبێ سەیری خێزانەکانی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم چۆن مامەڵەیان کردو لەگەڵ پێغەمبەری خوا چەند نەرمونیان بوون چۆن ڕازی بوون بەو ژیانە کاتێک کە تۆ لەگەڵ پیاوێکە ئەژی ئەبێ ڕازی بی ئەو پیاوە چەنی هەیە بەقەت بەڕەکەی خۆت پێڕاکێشە نەک بەهانەیشتی گەورەی لێکەی وەرە سەیری میزانی ژیانی خۆتان بکەن مانگانە چەندتان پێویستە کەواتە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین ئوڵگو و قودوەیە بۆ ئێمە تا ئەوەی بتوانین ئاسوودە بژین تا ئەوەی بتوانین سەرکەوتوو بین یا کاتێک کە ئافرەتێکیان بێتاقەت ئەبێ ئەفەرمێت جارێکیان بەڕێگا ئەڕۆن وشترەکەت ئەوەی کەش وشترەکە لێ ئەخڕێ ناوی ئەنجەشە ئەبێ گۆرانی ئەڵێت و کە گۆرانی تونگ بڵێ وشتەکەش بەخێرای قاچەکانی بەرزەکاتەوە کەس دوایی کەژاوەکە لە ئەدا پردەکەی لە ئەدا سەفی تیا بێزانی ئەگریێڵە بۆچی ئەگریێڵە زۆر بەتنی ڕۆژ عەزیێتم بوو بەدەسم مبارەکانی فرمێسکەکانی بۆ ئەسڕێ ئەفەرمێت مەگریایە ئەمجارە پێڵەمەی ئەنجەشە واز بێن بارەکە و شوشەیە و هەڵگرتووە ژن ناسکە یعنی کەواتە ئەمانە بێ پیاونەڵە هەر خەریکی نازونوچیت ژن بە نازەکەیەوە جوانە ئەگەر ژن لە نازنەکە یعنی ژن نییە کەواتە بێ ژن نازی هەبێ بەس بزانێ لەکوێ نازەکە نەک بۆ دەرەوە بۆ مێردەکە خۆی نازکە و پیاوەکەش حسابی ئەم نازە بکە بزانێ کە ئەم نازی لە شوێنی خۆیەتی تەقدیری بکە نەڵێ وڵا ئەترسی ینی ترس ئافرەت تەبیعیە کە لە پەنای پیاوەکە بێ هەستی ترس دەرببڕێ ئەگەر ئەمە نەکە ئەوە هێشتر لە ژیانی خێزانی و لەگەڵ مێردەکەی هێشتر تێنەگەشتووە سپاستانەکەین بە کورتی لە کۆتاییە پەیامی خۆتان بگێنن ئەم پرۆسەیە کە پرۆسی هاوسەرگیریە وەکو ئەڵەن وەکو نەمابێ گوایە بە بەردەوام ئاوی بێ یعنی ئەمیش پێویستی بە بەردەوامی و ئارامی هەیە لە کۆتاییە پەیامی خۆتان بگەین سپاس بۆ کاتێ بێمەتان بەخشی سپاس بۆ جەنابتان بەرنامەکە ئەگەر دیقەت دەنووسراوە دەرفەتێک یعنی هەموو ژیان فرسەتە
زۆر گرنگ و مهمە ژن و مرد بۆ خۆیان بۆ خێزانیان بۆ خانەوادیان بۆ منداڵەکانیان فرسەتە بۆ دابزاندنی وەزن فرسەتە بۆ دڵڕازیکردنی بەرامبەر فرسەتە بۆ دینداری فرسەتە بۆ ڕازیبوون و کۆڵێ بەدەستهێنانی قیامەت فرسەتە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە چواردەورە تەنانەت ئێمە لێرەوە پەیامێکمانێ بۆ هەموو خوشک و برایانی کە ئەو دایک و باوکو و خێزان و خانوادەن کە هێشتا دایک و باوکیان لە ژیانە ماون فرسەتە احتیمال ئەمە آخر ڕەمەزان بێ دایکت ماوە باوکت ماوە فرسەتە بۆ بووکە بەڕێزانی کە هێشتا خەسووی ماوە احتیمال ئەمە آخر جار بێت کە تۆ خزمەتێکی بۆ دەکەی چاکەیەکی بۆ دەکەی کە چۆن خەڵکی وامان هەیە 10 ساڵ پێش ئێستا کێڵی سەش بیرم ناچێت کە خێزانم ئەو یەک دوو مانگە چەندێ باش بوو بۆ دایکم بۆیە دکتۆر هەرچیکی بۆ بکەم بەزایە ناچم بۆیە هەر بە ناوەکەی کە ناوتان ناوە فرسەتێک بەڕاستی فرسەتێکە ژیان فرسەتێکی زۆر باش و چاک و مەزبوطە و ئەگەر بێت و فرسەتەکان بخۆزینەوە بە دنیای خۆشەویستی زیاد دەکات محەبەت زیاد دەکات خێزان و خانوادەکان زیاد دەکات و دەتوانین هەنگاو بە هەنگاو بەر و باشتر و چاکتر و مەزبوطتر چین لێرەشەوە دەڵێن فرسەتێکە بۆ حکومەتیش بەخۆیان بچێتەوە و چونکە ڕەنگە ئێستا بەڕێزێک لە ئەگەر درێژی نەکەمەوە بەڕێزێک لە کۆمێتێکا بنووسێ خەڵک لە چیایە و ئەمیش باسی چیەکە بەس وەڵاممان بۆ جۆرە کەسە ئەوەیە کە زۆر جار سیاسێکی سەقەتیش کە میلەت بۆ کۆڵێت دەچەوسێنێتەوە بەڵگەی لەسەرەوەی کە لە ڕووی خێزانی و پەروەردەی و باشتر فێر نەکراوە کە ئاگای لە فەقیر بێ لە هەژار بێ لە نەدار بێ لە چواردەسەکەی بێت هەر کاتێک ئەکەر کەسێک باوکی ببینێت چەندێک باشە بۆ کرێکارەکان و بۆ کارمەندەکانی بەردەسی بە دڵنیاییوە لە داهاتووە بۆ ڕعیەکە و بۆ ئەندامەکان و بۆ کەسەکانی چواردەوری زۆر باشە. سپاس بۆ دکتۆر بەختیار چاڵبانی ڕاهێنەر و ڕاوێژکار لە بواری خێزانی مامۆستا هەڵاڵەت بە کورتی مانگی ڕەمەزان مادەم دەرفەتێکی گەورەیە خۆی پەروەردگار بەخشوێتی بە مرۆڤەکان بۆی کە باڵا بکەن بۆی کەوا ببنە مرۆڤێکی ساخ کەواتە مانگی ڕەمەزان مادەم مانگی ڕاهێنانە مانگێکە قوتابخانەیە ئەبێت دەرز لەم قوتابخانە وەرگرین تەقوا فێر ببین ئەم تەقوایە بمانگەیەنێتە قۆناغێک کە لە خۆی پەروەردگار و نزیک بین چونکە لەو ئاەتانەی کە باسی ڕۆژوو هاتووە لە دوایی لەعلەکم تەتەقون باسی جەژنمان بۆکە لە کۆتایی ئاەتی دووهەمە ئەفەرمێ وەلیتوکەبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون کەواتە بۆ جەژن ئێمە شکرانەی خواکەین کە گەشتونێتە پلەیەکی بەرز لەوەی کە خوا لە خۆمان ڕازیکەین لەوەی کەوا نزیک بووینە تۆ لە خوا تەقوامان بەدەستێناوە هەر لە دوایە ئەفەرمێ وئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب باسی قوربمان بۆکە کەواتە مەرتەبەی قورب بەدەستێنی کە ئینسانیش لە خوا و نزیک بۆ ژن بێ پیا و سەرکەوتوو و خۆشبەختە بێ لە دنیا و قیامەت بۆی خێزانەکانمان زۆر ئەگەیان لە مانگی ڕەمەزان بێ و ڕەمەزان بکەنە ئەو دەرفەتەی کە بۆ یانزە مانگەکەی تر وزەیان پێ بێت توانایان پێ ببووی بتوانن بە جوانی و بە سالارایی هەنگاوەکانیان بنێن دوور بن لە کێشە و بەڵا. سپاس بۆ مامۆستا هەڵاڵە محەممەد بانخواست کە لە خزمەتتانە بوون سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێزانەی من بەنامەکەمان کۆتایی پێێنی لە کۆتاییە بیرتانە خەمەوە کە سپۆنسەرەکانی من ئەمڕۆ کە ئامادەیان هەبووە و لە دابینیان کردو پۆشاکەکانم لە باخان حیجاب کە لە بازاری ئەوباریکە نۆهەمی دووەم دوکانی 190 و 120 و لەچکی ئێمکەی کە لە سەر و مزگەوتی گەورەیە بازاری بەختیاری دوکانی یەکەم و پێڵاو جانتای ئەلوان لە کەسم و نۆهەمی یەکەم دوکانی ژمارە 48 سپاس بۆ کاتی بێمەتان بەخشی. سپاس بۆ خۆشەویستان خوای گەورە بەرەکەت و خۆشبەختی و ئاسوودەیی و بەختەوەری بکاتە نێو ماڵی هەموو هاوسەرێک و هەموو کات لە خۆشی بەختەوەریابن خواتان لەگەڵ.